بەڵام سەدام حوسێن چۆن ئەڵێن دای لە عەزەمە کە من سەرکەوتن مەوێتم بە هەموو جۆرێکی جێنەڕاڵەکانیش نەیانەوێرا پێی بڵێن شکاوینەتەوە یان بڵێ پێی بڵێن ئێمە شکاوینەتەوە لێرە پێویستیمان بۆیە بکشینەوە فلان شوێن ئەمانەی دەوروبەری سەدام حوسێن نیانێ هێشتا و قسەیە بکەن بەڵێ بۆ نمونە زۆر جەنەرال هەبوو تەلیفۆنی هەڵەگرت بۆ سەرکردایەتی عێراق ئەیوت هێڕشە لە سەرمان خۆشی هێڕش نەبوو نانا فێڵ بوو هیچ نەبوو ئەمانە زۆر ڕوویدا هێڕشە لە سەرمان و هێزەکە ئاوهایە و ئێران ئاوهایە 200,000مان کوشت و 4,000مان کوشت و ئەوە شکانەوە کشانەوە بەرەو دواوە ئەنجا نەو شوجاعە و سیارە و گەندەڵی هیچ شتێکیش ڕووی نەداوە 200 تۆپیان بە یەکتی نابوو لە بەعزە شوێنێکە ئەمانە ڕوویەدات ڕوویدا یعنی توانرێ بوترێ مەسەڵەن سەربازان و فەرماندەکانی عێراق لەو سەردەمەدا لە شەڕێکی قورسا بوون لەلایەک لەلایەکی تریش لایەنە دەرونیەکان مرتاح نەبوو بەوەی ترس لە سەدام حوسێن لە سەدام حوسێنە ترسان چونکە ئەو زەلامە ئەی کوشت سەبری ناکرد بیپرسایە چییە